هەڵمەتێک لە سلێمانی بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوان و ئاوارەکانی ڕۆژئاوا دەستی پێکردووە. بە سوپاسەوە خات و گەشەداران لەگەڵا ئەندامی دەستەی سەرپەرشتیاری هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری. خات و گەشە بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ میوانداریتان. زۆر سوپاس. خات و گەشە بالەوە دەست پێ بکەم. ئەم هەڵمەتەی کە ئێوە دەستان پێکردووە چی لە پشتە یاخود ڕێکخراو یاخود لایەن یاخود دەست پێشخەری خۆتان بۆ نمونە؟ زۆر سوپاس دووبارە. دیارە لە دوای ئەو بارودۆخی کە لە ڕۆژئاوای کوردستان بەر ئەو هێرشە پڕمەترسی ئەو گروپانە کەوتون، خەڵکێک لە منتیقەی شەهبا و تەڕەفعات کە پێشتر ئاوارە بوون خۆیان لەو شوێنە، جارێکی کە ئاوارە بوونەوە تووشی ئەو دەربەدەری و نەهامەتیە بوونەوە لەم سەرماوسۆڵەی زستانە، مرۆڤ لە هەر کاتێکی لە هەر وەرزەکانی ساڵە پێویستی بە پێداویستیەکانی خۆی هەیە، بەس لە زستانە زیاتر مەترسی هەیە لەسەر تەندروستی لە ڕووی ئەوەی کە خۆراکی باش بێ، جلوبەرگی باش بێت، شوێنی مانەوەی ئەبێ هەبێ. بەداخەوە کوردانی ڕۆژئاوا لە 2013ەوە لە ژێر ئەم مەترسیانە بە بەردەوامی ئەژین، بەڵام خۆشبەختانە خەڵکی دڵسۆزی پارچەکانی کوردستان هەمیشە هەست بەم هەستە مرۆییە پێش هەستەنەتەوەیەکە هەستێکی مرۆییە کە پێویستە تۆ کەسێک کە لێ قەوما لای لێ بکەیتەوە. لەم ڕوانگەیەوە لەم بەرپرسیارەتیەوە کۆمەڵی خەڵکی، یعنی ڕاستە هەندێ ڕێکخراوتیە بەشدارە، بەڵام زیاتر هەڵمەتەکە بە ناوی کۆمەڵێک کەسەوەیە، کۆمەڵی کەسە کەستی بۆ پرسیارەتێ کردووە بانگێشتەکە بۆ خەڵک کە بێن بەدەم بانگەوازەکەەوە بۆ ئەوەی کە کۆمەک کۆکەینەوە بیگەێنینە ڕۆژئاوای کوردستان و میکانزمی کۆمەک کۆکردنەوەکەش بەداخەوە، یعنی کە ئەمە ئەڵێم ئەمە جارێکی کە وەنێڵێ دەردە کووردە، ئەم نایە گرتوویی کورد لە 2013 درێژەشی هەیە، ئەمەوە نییە بڵی ئێستا ئەو سنوورە داخراوە، سنووری سێمەلکارەنار خۆتان بزانن کە داخراوە. کۆمەکەکە ئێمە تەنها ئەتوانین کۆمەکی جارێ بڵین نەقدی یا بڵین دارایی وەرگین لەبەرەوەی لە ڕێ حسابێکی بانکیەوە لە ڕێی خۆسەری ڕۆژئاواوە دەنێرێتە ئەوێ و ئەوان لەوێوە لە بازاڕەکان ئەوەی کە هەبێ، هەرچەنە ڕەنگە مەترسیەوەش هەبێ هەموو کەلوپەلێکی پێویست نەبێ، بەڵام ئەوەی کە پرسیارمان کردووە هەندێک کەلوپەلی پێداویستی ڕۆژانەی خەڵک جارێ هەیە، چونکە لە بارودۆخی شەڕاخۆتەزانی ئەو مەسلەی هاتوچۆی بازرگانیش وەکو پێویست نییە، بازار نرخی شت بەرزە بێتەوە، ئەمانە هەمووی ئاستەنگل لە بەردەم ژیانی خەڵک لەوەیە. بەڵام بە جۆرێکی کەش ئێمە هەوڵمان ناوە یاداشتێکمان ئاراستەی حکوومەتی هەرێم کردووە بۆ کردنەوەی سنوورەکە، بۆ ئەوەی ئێمە لێرە خەڵک هەیە، ینی بەداخەوە ینی خەڵکی کوردستانیش ئێستا بەهۆی بێموچەییەوە بەڵێ وەڵامتان دراوەتەوە. ئێمە یاداشتەکەمان ناردووە تا ئێستا وەڵاممان نەدراوەتەوە، دوێنێ هەڵمەتەکەمان ڕاگەیانوە بە هیواینەوەی کە وەڵام بدرێتەوە، کووتمان ئیتر هەست بەو بەرپرسیارەتیە مرۆییە نەتەوەییە لە ئاستی دەسەڵاتداری کوردی شابێ. خەڵک زۆر بەرپرسیارانە مامەڵاکە و هەموو جارێکم کەمپینانە کە ڕوویە کە دروست بووە کە خەڵک کۆمەکی کۆکردۆتەوە زۆر ینی هەبووە بە جلی مناڵەکەی خۆی هاتووە بەخشیوە بۆ ئەوی بیگەێنێتە مناڵی ڕۆژئاوا، بەڵام بەداخەوە ئەم ئاستی بەرپرسیارەتی وەکو پێویست نییە لە ئاستی ناوەندی بڕیارە لە دەسەڵاتی هەرێمە. وەکو وتمان لە 2013 من خۆم 3 جار چوومەتە سەر ئەو سنوورە بۆ کردنەوەی ئەو سنوورە وەختی کە لە پەرلەمان بووم، بەڵام بۆ ماوەیەکی زۆر کەم لە کاتێکا کە خەڵکانی ڕۆژئاوا لە 2013 لە کاتی شەڕی کۆبانی هاتنە سەر سنوور، چەند هاوڕێیەک چوینە سەر سنوور بە فشارێکی زۆر، سنوورەکە بۆ ماوەیەکی کەم کرایەوە، هاتنە ئەمبەر ئاوارەکان و هاتنە زۆرینەی هاتە سلەیمانی و بەشێکیشی لە هەولێر ڕینشەجێ بوو. مەبەستم فشاری مەدەنی پێویستە، ینی خەڵک ئەم هەمانگیە بۆ ئەوەی کە تۆ ئەم هاوسۆزیە ئەم هاو
نیشتیمانیە دەربڕی پێویستە بە هەڵوێز بێ پێویستە بە کردار بێ خەڵکی کوردستان ئەبێ فشارکە لە دەسەڵاتەکەی خۆی کە ئەبێ بە فعلی ئەم بڕیار هەتا بڕیاری پەرلەمانە کە ئەبێ هاوکاری خۆسەری ڕۆژئاوا بکرێ و ئیدارەیە کە لەوێ هەیە بەڵام بەداخەوە بڕیاری پەرلەمان کە پابندکەرە بۆ حکوومەت جێبەجێ ناکەوە. بەڵێ ئێمە بە زووترین کات وەڵامی داواکاریەکانتان بدرێتەوە خات و گەشە کێشەی هاتووناتی موچە خۆی بە هەموو بۆنەیەک و قوشبنێکاکە پرسیارەکەم ئەوەیە لەم ساتە وەختەیە کە ئێوە ئەو هەڵمەتەتان ڕاگەیانەوە هەڵبەت جێی ڕێز و ستایشە بەڵام قەیرانی موچە کاریگەری نەکردوتە سەر ئەوەی بڕیارەکەمان چۆن بێت مەبەستم کۆکردنەوەی هاوکاریەکان بە تایبەتی لایانی پارە کۆکردنەوەی پارە پرسیارەکەت زۆر بەجێیە ڕێک ئەو پرسیارەی بەڕێزت لە دانیشتەکانمانە بابەتی گەرم ئێوە دڵنیام ناچار بوون لە ئێستاکە ناچار یعنی مناڵێک چاوەڕێ لەو سەرماوسۆڵەی زستانە لەو دەشت و دەرە ناوەستێ لەوەی کە موچە بدرێ نەدرێ لە باشوور کە بەداخەوە خەڵک ئێمە ئەوەمان لە بەرچاو گرتووە کە خەڵک لە نەهامەتێکی خراپاژیە لە بارودۆخێکی ئابووری زۆر خراپاژی ه4 ڕۆژە موچەی وەرنەگرتووە بەڵام ئەو بارودۆخەش هەڕا ناگیرێ بۆیە ئەوەی کە لە ئیمکانیاتی ئەو کەسە بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەین کە کەس شەرمی نەبێت لەوەی بێ بە 1 تاکە 1000 دیناریش بێت بەشداری بکە لەو کەمپینەیە ئیتر هەر بڕێکە ئەو بە ڕێژەی حسابیکەین لەگەڵ دەوڵەمەندەکانە مادەم ئەو بڕێکی کەم ژیانێکی هەژاران هەیە بەزیە بە 1000 دیناریش بەشداریەکە پێم وایە ئەوە زۆرترە لەوەی کە زۆریشی هەیە بەڵێ چونکە تۆ ئەڵەی کەمە بەڵام بەشداریەکی زۆر ئەبێتە بڕێکی زۆر و پشتیوانێکی باش بۆ ئەوان و هاوکارێکی باش بەدڵنیایی گەشەخان لە کەرکووکیش کەمپینێک ڕاگەنراوە بۆ هاوکاریکردنی کوردانی ڕۆژئاوا جانازام ئێوە هەماهەنگیتان دروست کردووە یاخود هەڵبەت ئەوەی ئێوە ئەم هەڵمەتی ئێوە لە دوێنێەوە وەک خۆدا ئاماژەت پێ ڕاگەنراوە لە داهاتووە هیچ هەماهەنگێکە کرێت لە نێوان ئەو کەمپینانی تریش کە لە شارەکانی تر دروست دەکرێت زۆر دڵخۆش بووین بەوەی کەرکووکیش ئەگەرچی تا ئێستا هیچ هەمانگیەک نییە بەڵام ئێمە لە شار و شارۆچکەکانی سلەیمانی کەمپین ڕاگەیەنین و خەڵکانی دڵسۆز لەو شارانەش لەوانەی پێشتریشە ڕۆڵیان بینیوە بە هەمان شێوە پەیوەندیمان کردوتەوە بۆ خەڵکانەوە ئامادەیان تیا دەربڕیوەکە بۆ نمونە لە قەڵا زێوڕانیە لە دەربەنی خان لە گەرمیان لەم شوێنانە هەمووی ئێمە هەوڵەیەن کە ئەو هاوکاریە گەورەتر و فراوانترکەین بە هیوای ئەوەی هەرچەنە لە ڕێی تاک و کەسی ناسیا و هاوڕێ و دۆستەوە پەیوەندیمان بە دهۆکەوە کردووە پەیوەندیمان بە هەولێرەوە کردووە کە ئەوانی شتێکی وا بکەن ئامادەیان دەربڕیوە بە هیوان لە ڕۆژانی داهاتوە ئەوانیش ئەوە ئێمەش بە هیوان کەواتە بەنیازن نوێنەراتی یاخود بنکەتان لە شار و شارۆچکەکانی شەبێت بەڵێ خات و گەشە چیان ئەوانەی لە هەڵمەتەکەیە بەشدانن بۆ نمونە چالاکەوانە سیاسەتمەدارە یاخود هوەرمەندە نووسەرە یاخود هەموو چین و توێژەکانی لە خۆ گرتووە تێکەڵە هەموو چین و توێژەکانی لە خۆ گرتووە چالاکوانی مەدەنیە خەڵکی سیاسیە ڕۆژنامەوانە خوێندکارە ینی هەموو چین و تێژەکانی بە هەردوو ڕەگەزەوە و ژنان بەشداریکی زۆر باش و چالاکیان هەیە لەم بوارەیە و هەر خۆشیان بەجیا کەمپینێکیان ڕاگەیان بەس دوایی هەمانگیمان کردەوە بەیەکەوە کە پێویستە هەموو هەوڵەکان یەخین لە سلەیمانیە بۆ ئەوەی پەرتەوازە نەبێ و خەڵکیش سەری لێ نەشێوە لە بەروی ئەو بنکانی کە داینین بە دیاریکراوی معلوم بێ بۆ خەڵک و خەڵک بە ئاسانی بێت بەرەو پیری. بەڵێ من دوا پرسیارە ئاڕاستاکەم بەنیازن هیچ پردێکی پەیوەندیان هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان یاخود ڕێکخراوە مرۆیەکانی تر بنیاد بنێن ئەگەر ئێستاژ نەبێت لە ڕۆژانی داهاتوە بێ بەڕاستی ئەوەی کە ئێستا جێی مشتومڕەوەک وتم ئەو کۆمەک و هاوکاریانە بەداخەوە بەهۆی داخستنی سنوورەکەەوە هەوڵەیەین لە ڕێگەی ڕێکخراوەکانی ترەوە ڕێکخراوە نێونەتەوەیەکانی ترەوە بزانین ئەگەر لە ڕێ ئەوانەوە سنوورەکە بۆ ئەوان واڵا بکرێ یاخود لە ڕێی عێراقەوە بەداخەوە بێوا بڵین ئێمە بچین لە ڕێی عێراقەوە بەس لە ڕێی کوردستانی خۆمانەوە نەتوانین ئەو کۆمەکە بگەینین ئەمە هەمانگێکی باشە بێ بەڵام تا ئێستا
هەنگایی بۆ نەنراوە بۆ مەسلەی ئەو پرسیارەی تۆ کەوت پەیوەندیتان کردووە لەگەڵ نەتەوەی گرتوەکان یاخودنا بەڵام ئەمە ئاماژە بۆ بەم بەڕاستی ڕووماڵی میدیایی زۆر گرنگە بۆ ئەم مەسەلەیە سوپاستانەکەم کە ئێمەتان بان کرد بۆ ئێرە هیوادارین بەردەوام بن لە پرۆسەکە لەگەڵمانە چونکە کورسات ڕۆڵێکی باشی بینیوە لە پێشتر لە کەمپینەکانی ترا لە ڕووماڵکردن و بەردەوامی کارەکە و ناساندنی کارەکە بە خەڵک بۆی کە بەدەنگ ئەو پرۆسەوە ئەو خاوسۆزیەوە بڕواکە خەڵکانێک دەستیان پێکرد و دڵنیاین ینی خۆی لە کۆمەلگای هەر کەسە و دەسەیاتە چمکی شتێک لەو کێشانەکە بێ بۆ چارەسەرکردن ئێمە خاوەنی ئەم ئیشەنین هەموو خەڵکی کوردستانە بێتە خاوەنی بەڵام ئێمە مبادرەیەکمان کردووە دەست پێشکەریەکمان کردووە و بە هیوای ئەوەی کە خەڵک بێت و بنکەکانیشمان لە لای زارە لە بەردەم ڕێکخراوی ئازاد بوون لە بەردەم خۆسەری ڕۆژئاوایە و بەنیازین لە بەردەم باخی گشتیش دایبنین. بەڵێ دڵنیا بن بە دەستگای میدیای کورسات بەردەوام هاوکار و پشتیوانتانە بێت خات و گەشەدارە ئەندامی دەستی سەرپرشتیاری هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری سوپاس لە ستودیۆ لەگەڵمان بوویت. زۆر سوپاس بۆ ئێوەش. سەرکەوتوو بن.